بەڵام مامۆستازانە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە دوای ئەو شەپۆڵە بەفر و بارانەی ڕووی لە ناوچەکە کرد لە ئێستادا کەشوهەوای ناوچەکە تەنها هەورە ئاسایی بۆتەوە نە باران ئەبارێەوە نە بەفر ئەبارێتن. من ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کەوا ڕێژێکی بەفر لە ناوچە شاخاویەکانی دەبەرەکە و بەشێک لە ناحیە و گوندەکانی سنووری قەزای سۆران و چۆمان و مێرگە سۆرباریوە لە سنتەری قەزای چۆمان لە دوو ڕۆژی ڕابردوو بەهۆی ئەو شەپۆڵە بەفربارینەی کەوا ڕووی لە ناوچە کردبوو نزیک بە 10 سنتیم بەفر لە ناوچەکە باری بوو. هەروەها زۆرترین ڕێژەی بەفربارینیش لە سنتەری ناحیە حاجیۆمەران بووە کەوا نزیک بە 50 سانتیم بەفر لە سنتەری حاجیۆمەران باری بوو. لە ناوچە شاخاویەکانیش نزیک بە مەتر و نیوێک بەفر باری بوو کەوا ئەمساڵ ڕێژەیەکی باشی بەفر لەو ناوچانە باریوە جیاواز بە ساڵی ڕابردوو. هەروەها ڕێژەی باران بارینیش ئەمساڵ تاوەکو ئێستا گەیشتۆ تا 555 ملیم باران کەوا لە ناوچەکە باریوە جیاواز بە ساڵی ڕابردوو کەوا تاوەکو ئێستا 169 ملیم باران بووە. خۆشبەختانە ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە ناوچەکە زۆر زیادی کردووە. مامۆستازانە من ئەمەوێ ئاماژە بەوەش بدەم کەوا بەهۆی ئەو بەفربارینەی کەوا لە ناوچەکە باریوە ڕێژێکی زۆری گەشتیار ڕۆژانە سەردانی سنووری قەزای سۆران دەکەن بۆ ناوچە گەشتیاریەکان بەهۆی ئەو بەفرێکەوە باریوە بە حکومەوەی لە بەشێک لە ناوچەکانی بڵین پارێزگای هەولێر و ئەوانە بەفر نابارێ هەوڵاتیان بۆ بینینی بەفر سەردانی ناوچە گەشتیاریەکانی سۆرانەکەن و هەروەها ڕێژەیەکی زۆریش لە گەشتیاری عێراق سەردانی بڵین ئەو ناوچە گەشتیارانە ئەکەن ڕۆژانە 3000 گەشتیار سەردانی عێراقا بەپێی و ئامارێکەوە ئێمە وەرمانگرتۆ ڕۆژانی هەینی ژمارەی گەشتیار بۆ ناوچەکە زیاتر ئەبێ بۆ نزیکەی بە 5000 گەشتیار سەردانی ئەم ناوچەیە دەکەم مەشوای کردووە کەوا لە زستانیشدا ناوچە گەشتیاریەکان جیاواز لە ساڵانی ڕابردوو کەوا ناوچە گەشتیاریەکان بژانەوەیان بەخۆینەوەی بەڵام لە ئێستادا گەشتیاری زستانش بەهۆی بەفربارین لە ناوچەکە وای کردووە ڕێژەی گەشتیار لە زستاندا زۆر زیاد بکاتن. ئەمەوێ هەر بەهۆی کەشوهەوا کەوا ڕێگاکان گرفتیان بۆ دروست بوو لە ناوچەکە بەهۆی بەفربارین بە تایبەتی لە منتیقەی بڵین سیدەکانەوانە لە سەریبەردی بەهۆی ئەو بەفربارینەی لە ماوەی ئەم مانگەدا لە دوو هەفتەی ڕابردوودا کەوا ڕووی لە ناوچە کرد بۆ گرفت بۆ ڕێگاکان دروست بوو بەهۆیەوە سێ ڕووداوی هاتوچۆ ڕوویدا بوو تیایدا 5 هاوڵاتی بریندار بووبوون. هەروەها لە زینی وەرتێژ دوێنێ ئێوارە کەوا هاوڵاتیەک ئۆتۆمبیلەکەی لە ناوچەکە بە هەر بەهۆی بەفربارینەوە وەرگەڕا بوو بەداخەوە کەوا هاوڵاتیەکە بڵێ کاسبکار بوو گیانی لەدەستدا بوو. هەروەها بە ئەو زانیاریانەی کەوامە لە کەشناسی سۆران وەرمانگرتووە پلەکانی گەرما زۆردا ئەبەزن ئەم شەو لە سنتەری قەزایی سۆران 4 پلە بۆ جەر سفردا ئەبەزەوە لە ناوچە شاخاویەکانیش زۆر زیاتر پلەکانی گەرمادا ئەبەزن ئەمەش کاریگەری ئەبێتن بەسەر ڕێگاکانی هاتوچۆ بۆیە پێویستە شۆفێران لە ناوچەکە زۆر وریابن چونکە ڕێگاکان تووشی بەستەڵەکە بن بۆیە پێویستە هاوڵاتیان لە بەیانیدا بۆ ئەو ناوچە شاخاویانەی کەوا بەفریان لێباریوەیان سنووری ناحیە حاجیۆمەران زۆر وریابن لەم ناوچانە.